ئەسکەندەر ئەو تۆ قسە لەگەڵ چیاکەی کاکە وەحدەم لێ کار مەکە ئەی من مژدەیەکی ناخۆشم بێکەرە وەڵا دوکتۆر فاسەکانم بۆ بردەوانێ و ئەرە زۆر سەیری کردم و خێسەیەکی لێ کردم و وتی بەخوا مەعەلەسەف 16 سەعاتی داناوە بۆ کاکم کورە تۆ کەری 16 سەعاتیانی لێ بێتەوە تەواو ئارە وەڵڵا خۆم خەوم دیبوو دارم کلۆ بوو وتم فەیمە خانشتێکی ئاوایە وتی وەڵا ئەوە خراپەوە وتم چۆن وتی ئەوە ئەڵێ تەعزیە داوایەکە داوای دانی کلۆرم داوایەکە ئەبێ خوێنی بووە بەیدە ئەوتێ کاکمە و تەواو بڕە بە خێراتی جوا بگرە ئەها دەسم دامێنێ ئەمە بەینی خۆمان بێ لای کەس باسی مەکە دوکتۆتی لای کەس نابێ ورەیە ڕوخێ بەخوا من زۆر پەرێشانم مەڵێ بەسەر دنیاوە نیم ئەوە نابێ خەبەرەکەی ئەومتی تۆ جوا بگرە لە ئێسەوە نییە قبرێکی چاشی بۆ حازر کەم لە بە حەفارە هەڵی مەکەنن چونکە زۆر قوڵە بێ کاکەم تۆ زێتر سولۆکە با زۆر قوڵ دەبێ ئەی خۆم دیومە کاکە چۆن شتیوانێ خۆ قابیدە دوکتۆر درۆ بکە ئارە وەڵا من خۆم کە سەیری ئەەکەم عینە منیش هەمان ڕێی ئەومە بوو دوکتۆر سەری لوتی زەر بوو جابەجارێ ئاوا ئەشی لەرزێنێ ئاوای لێکە ئازانیم ئاوای بە قوربانم بە زامان دەسم دامێنتان لای کەس قسە مەکەن ئەمە هین بێ ئامانەت بێ ئەمە لەو مزگەوتەش تازەی بۆ دادانێ کاکە ژیان من بەخوا دڵم لەو جەورە عاجز بووە چوار پێش تەنگا سووریش دانێن کاکە بەخوا من فەقەرات من ناتوانم بچمەژێ و دارەمەیتەوە ئەی کە ئەموو دانیشە ئەم کەلانەی ئەهێنا بەڕۆنەوانی ئەمە زۆر مهمە دەبڕۆ ئاوا بۆ خۆ تێک وەڵا ئەڵێن بەقەی گرتکێگە بێت دروستی کردووە لەناو نازانم کڕۆتیایەتی نادەم بەخوا بۆ دوکتۆر سەیری کرد باشە بە ساقە بم ئامان ئەها دەغیرە بم ئەمە ئامانەتی بێ لای کەس باسی مەکەن الله بەخوا ساق نابێتەوە وەرە سەیری کە جا بەجارێکی شەخصی لەگەڵاکەی لە خۆیەوە سەیرەکەتەکەدان جیڕەکاتەوە لە باشە بە قورلانتان چی پێویستەکە بۆ هیکە ئاوی با زۆر گەرم نەبێ تێگەی لەم دنیاش بسووتێ و لەو دنیاش ئەوە باشە بە قوربانتان من بەزاقە بم ئەو گامێشەی کوڕیتە چیە کورێرە بە قیمەی بۆ بکڕێ کەداشتی چێ خوارد سەری کاکم ئەو سەری کاک ئەمە چی بەخوا پێمەوە دیارە بێکاشیم پێوە دیارە